دەمێکە پەرتە خەیاڵم، دەمێکە پەرتە خەیاڵ و بڵاوە ئەفکارم، دەمێکە لاڵە زمانی دڵی پڕ ئازارم، دەمێکە بەعسی پەستی مایزەتی نەفسم، دەمێکە مانعی بەرزیمە بەختی بەدکارم، دەمێکە شەوقی لە ئاسۆ نەداوە ڕۆژی ئومێد، دەمێکە سوبحی مەرامی نەدیوە شەوگارم، بە دەوری نوقتەی ناوەندی دائیرەی غەمدا، لەسەر سەحیفەی ئەم دەورە چەشنی پەرگارم، بە شەو ستارەژمێری ئەکەم هەتاکو ڕۆژ، بە ڕۆژ هەتا وەکو شەو پاسەوانی بازاڕم، بە دەرد و داغەوە گەهتل ئەخۆم و بێهۆشم، بە ئۆف و ئاخەوە گەه خول ئەخۆم و هۆشیارم، بە تیغی جەور و جەفا سینە ئەنجن ئەنجن خۆم، بە تیری دەرد و بەڵا جەرگ و دڵ بریندارم، منی فەلەک زەدەی بێنەوە ئەبێ چی بکەم، لەگەڵ زەمانی بەدکار و بەختی لاسارم. دەم خۆشە دەخەن بینەرانی خۆشەویستی کەناڵی کوردستان 24 فەرموون لەگەڵ ئەڵقەیەک و وێزگەیەکی نوێی وەرزی نوێی بەرنامەی قەلەندەرخانە. بەرنامەی ئەم جارەمان تایبەتە بە لێدوان لەسەر شێعر و بەرهەمەکانی یەکێک لەو شاعیرانەی کە وەکو سەربازیشی نەناسرا و کارێکی زۆریان لەناو ئەدەبی کوردیا کردووە و تا ئیستاش گەلێک کاریان هەیە کە لە لای خەڵکی ئاشنا نییە. هیوادارم ئێمە بتوانین ئاشنای بکەینەوە بە ئێوەی ئازیز و بە بینەرانی خۆشەویست. بۆ قسەکردن و لێدوان لەسەر ئەم بەرنامەی قەلەندەرخانە لەسەر ئەم شاعیرە کە ئەم ڕەمزی مەلامارفە. ڕەمزی مەلامارف مێژوێکی دوور و درێژی لە شێعر و ئەدەبیات و هەڵوێست و کوردایەتیدا هەیە. بۆ لێدوان و قسەکردن لەسەر شێعرەکان و بەرهەمەکانی مامۆستا شەهابی ڕەمزی مەلامارف میوانی بەرنامەکەمانە. مامۆستاژیان بەخێر هاتی. سەلامەت بی بە قوربان سوپاست دەکەم. بە هاوکاری ساکارخان بە ئامێری عود کە لەگەڵمانایە بێگومان لەگەڵ خەندەخان. خۆشەویستان هەروەکو نەریتی بەرنامەکەمان ئێمە پرسیاری یەکەممان لە مامۆستا شەهاب ئەوەیە کورتەیەک لە ژیانی مامۆستا ڕەمزی مەلامارفمان بۆ باس بکات ئەگەر ئەزێت دەبێت. ڕەمزی مەلامارف لە ساڵ 1992 میلادی لە سلەیمانی لەدایک بووە. لە سلەیمانی لەدایک بووە لە 5 ساڵیە خراوەتە بەر خوێندنی حوجرەی مەلاسەعی زەلزەڵە. لە 9 ساڵیە دووبارە چۆتە مەکتەبی ڕژدیەی عەسکەری. ماوەتەوە لە خوێندنگا هەتا چۆتە ئامادەیی تا 4 ئامادەیی خوێنەوە دوای ئەوە هاتوۆتە دەر باوکی هێناوێتێ دەرەوە نردوێتی بۆ حوجرە یعنی بۆ خوێندنی مەلایەت. لەوێ ماوەتەوە هەتا ئیحتیلال تا ڕۆژی ئەو فترەی کە ئینگلیز سلێمانیان گرت و شۆڕشی نەمر شێ مەحموود دەستی پێ کرد. ئەم پەیوەندی کرد بە شۆڕشەوە لەگەڵ شێخی نەمرە. مایەوە لەگەڵیانە هەتا ساڵی 1927 کە بوو بە فەرماندەی حکومی لە وەزارەتی مالیە بە کاتبی مالیە کاتبی ئەوسا مالیان پێوت لە هەڵەبجە. مایەوە ماوەیەکی زۆر پاشەوە هاتەوە نەقلی سلەیمانی کرا. لە دوای سلەیمانی ئەوەنگە نەمایەوە زۆربەی چوو نەقلی هینیان کرد بۆ ئیستیلاک. لە وەزیفەی ئیسلاحیە
کەم شوێن مابوو لە عێراقا نەیبینێ هەموو عێراق لە زاخۆ تا گاتە بەسرە هەمووی چووە ئەمە کەربەلایە ئەمە نەجەفە ئەمە عیمارەیە ئەمە ئەتر لە بەغا بەڵام زۆرترینی ماوەی کەمایەوە نەقڵ بوو لە هەولێر بوو لە هەولێر لە 940 نەقڵی هەولێر بوو مایەوە هەتا 945 لە 945 نەقلی سلەیمانی کرا ئیتر مایەوە لە سلەیمانی هەتا خانەنشین بوو یەکی 5961 بەڵێ مامۆستاییان بەڵێ مامۆستاییان ئەگەر بینە سەر قەڵەمی ڕەمزی گەرچی بە کلاسیک نووسیوێتی بەڵام دکتۆر عەزەدین بە نوێگەر لە قەڵەمی ئەدا هۆکاری ئەمە چی بووە؟ سەبەبی ئەوە چی بوو ئەو ڕەمزی لە شعرە کلاسیکەکانی لەگەڵ شعری تازە یەکی خست بوو یعنی تام و چێژی کلاسیکەکەی لە تام و چێژی تازەگەریەکەیە ئەو فەرقەی نەبوو لەبەرەوەی بوو کابرایەکە شاعیرێکە تازە داگەریە بەوە هین باسی حتا حلمیش ڕەفیع حلمیش هەر عینە شت ئەرێ چونکە هەردوو لایەکەی یەک خستە بوو هەم کلاسیکەکەی هەم تازەگەریەکەشی دیارە ئەمەش پەیوەندی بە توانای توانای شعری ڕەمزیەوە مامۆستا ڕەفیق حیلمی ئەڵێ ئەوەی ئاگام لێتی پیرەمێرد زۆر شەیدای شعرەکانی ڕەمزی بووە ئەوەی دکتۆر عیزەدینیش ئەڵێ وەک کۆڵەکەیەک یا ئاڵایەکی ئەدەبی دیارە لە ناو شاعیرانایەتە بەرچاو ئەو بەڕاستی کە بۆیە ئەڵێم ئەم شاعیرە وەکو سەربازیشی نەناسراوایە چکە دکتۆر عیزەدین ئەڵێ ئەو لە ڕیزی بێکەس و گۆران و حەمدی و شێخ سەلام و جگەر خوێن و قانع و مفتی پێنجونی و ئەم شاعیرە گەورانایە کە ئەمانە زیاتر ئاشنان و ناسراون لای خەڵک یعنی من مەبەستم ئەوەیە کە ئەو بە فۆرمی کلاسیک شتی نووسیوە بەڵام دایمەن ڕۆحیەتی نوێگەری لە ناو شعرەکانی هەبووە مامۆستاگیان بەڵێ فەرموو مامۆستاگیان هەر وەکو تۆ ئەفەرمووی ڕەمزی خۆی زۆرتر تەئسیری خاڵی کە بێخود بوو لە ناحەیە کلاسیکیەکەیەوە ئەو شعرەکانی زۆرتر لەسەر عروز بوو کە بێخود وەستای یەکەمی بوو مامۆستای یەکەمی بوو هەروەها پیرەمێرد گرتبێ باوەشی خۆی ئەویش لەگەڵ سێگەریەکەیە لەگەڵ ئەوە کە شعری فەنی شعری پێنیشان ئاو فێری ئەکرد دەستی لێ هەڵنەگرت دائیمەن پەیوەندی هەبوو لە بینی پیرەمێرد و لە بینی بێخودە علاقەیەکی زۆر بە قووەت هەبوو لەگەڵ پیرەمێردە کە بێبێ یەک ئیداریان نەیەکرد زۆربەی وەخت لە قەلەندەرخانەکەیە شەو ئەمانەوە تا درەنگ بەڵێ دیارە بێخود کاریگەری زۆر بووە لەسەر شاعیران بە گشتی شاعیرانی ئەو سەردەما هەرچەنە بێخود بە کلاسیکێکی تەواو شعری نووسیوە بەڵام ئەوەی کە ئەزانم شێخ نووری شێخ ساڵحیش هەر ئەکاتە کەسی ئێوە چکە بێخود پورزاییەکەن خاڵی شێخ نووری شێخ ساڵحیش لە پورزاییەکن بەڵێ شێخ نووری شێخ ساڵح و ڕەمزی مەلامارەف هەردووچان پورزاییەکن هەردووچان لە دایکەوە ئەچنەوە سەر موفتی سەر بێخود کە خاڵی هەردووچانە مامۆستاگیان شعرێکی تر بەشدار پێکەین لە بەرنامەکەیە بە هاوکاری خاتوو ساکار و کاک حەمید عاشق بە گوڵێکم کە لە گوڵزاری جیهانە مانند و شەبیهی نییە حەتا لە جینانە قوربانی کەسێکم کە نەزیری لە نەزەردا ئەمڕۆ نییە حاشا لە زەمینە لە زەمانە مەداحی شەهێکم کە لە ڕۆم و لە عەجەمدا ئەمسالی نەبیسراوە لە شاهان و مەهانە فەرمووتە سەبر بگرە بە قوربانی سرت بم
ئەو سەبرەیە داخی بە دڵ و جەرگی منانە هەر بۆیەوە منتەزیری بادی بەهاریم نەمدیوە کە پشکوتنی خونچە لە خەزانە خەڵقی لەسەر ئەم ڕێگەیە هەر ماڵی لەدەست چوو ئەم ڕەمزیە بێچارەیە ماڵ و سەری دانا دەم خۆش کاک حەمیدگیان زۆر سوپاس مامۆستاگیان هۆکاری چی بووە کە پیرەمێرد هێندە شەیدای شعرەکان بووە پیرەمێرد دائیمە ڕەمزی لە قەلەندەرخانەکەی پیرەمێردا بەڵێ هەردەم بەیەکەوە بوون بەبێ یەک ئیداریان نەکردووە حتا جاریان زۆرجەی کات لە ناو کۆمەڵە لە قەلەندەرخانەکە دانی ئەگو خۆ من شێعرەرێم خۆ من شاعریشم بەڵێ بەڵام ئەو خوێندنەوە و ئەو ئێڵقایەی کە ڕەمزی ئەیرێ و ئەو ئێڵقایی کە من ئەیرێ کوجا مەرحەبا فەرقێکی زۆرمان هەیە لە بینە بەڵێ کە ئەو ئەی خوێنێتەوە من خۆم زۆر جار شەیدای خوێندنەوەی شێعرەکانی ئەوم ئیلقاکانی بەڵێ لەوە ئەو عیلاقەیە زۆر بەقووت بوو لە بینیانە مەسلەی ئیلقات باس کرد خۆی ئەفەرمێ حتا پیرئەرێ من لە قەدی مەلیک الشوعرا ئەم ماویتە تێ خەڵقی حەقم نییە بەسەرەوە چین پیاڵێ ئەوەی کە من لەزەتی لێ وەرئەگرم و لە جۆری خوێندنەوە و ئیلقاکان تا ئەوە هەڵەگری بێگومان پیاوێکی گەورەی منەوەری وەکو پیرەمێرد بە گاڵتە ئەم نازناوە نایە بەنادا بەڵام ئەوەی کە باست کرد زۆربەی شاعیرانی ئێمە کێشەی ئەوەیان هەبووە کە گەلێکیان شعری زۆر جوانیان نووسیەوە بەڵام نەیانتوانێت ئیلقای بکەن ئایا ڕاستە گەلێک لە شاعیران کاتی خۆی شعرەکانی خۆیان هێناوە بۆ مامۆستا ڕەمزی بۆی بۆیان بخوێنێتەوە وەکو مامۆستا ئەحمەد هەردی مامۆستا گۆران بەڵێ ئەو زۆربەی وەخت خوا ئافیان کە هەردی ئەهات هێگو خۆ من ئاهات کە دائنیش لە پێشەوە لەگە کاکە جەمالی برام و ئەوانەدا ئەنیشتن پاژەوەی گووە خواچم بۆ لای باوک کە ئەچوو بۆ لای باوک و گوو وەخوا قەسیدەیەکم هەیە چیم ئەی خوێنمەوە لێی بزانم چیم پێێرێ کە ئەی بێتەوە ئەی خوێنەوە ولای ئەیگو کاکە ڕەمزی من ئەی خوێنمەوە جۆمێرە ئەس خوێندنەوەکەم ئەزانم ئەو ئیلقا بە قووەتەم نییە کە وەکو جەنابە هەتا دوایی ئەیەمە دەست جەنابە خۆت بۆم سەی کە بزانم غەڵەتێ شتێک ئەگەر هەیە خەمە سەرسەرم عاجز نابم حەز نەقدێکە هەیە لێم پێم برێ ئەمە ئی هەردی ئەیگو من خوێندنەوەی من و خوێندنەوەی تۆ فەرقی زۆرە مامۆستاگیان کێ نازناوی ڕەمزی پێبەخشیوە قوربان ناچناوی ڕەمزی وەختی خۆی و عەرزم کردن کە مناڵ بوو تەلەبە بووە هەم لە حوجرە هەم لە قوتابخانەت تەلەبایەکی زیرەک بوو دائیمەن یەکەم بووە دائیمەن یەکەم و زیت بووە وریا بووە مامۆستاکانی خۆشیان ویستووە ئەم ناسناوەیە مامۆستاکان یاوێنێتی وتیان ئەمە ڕەمزە ئەمە ڕەمزیە ئەم ڕەمزیە بەسەری ئاسپا هەتا بوو بە نەقەب وەکو لەقەب وەکو ناویشیستا کە ئەردەی ڕەمزی هەتا نەرێڕێم تای ڕەبڵێ محەممەد کە نایزانێت تا نەری حەمە ڕەمزی مەلامارە بڵێ مامۆستا بوو بە ناو بووی بابەتی بەشێکی تر لە ژیانی ئەم پیاوە خەباتی نیشتیمانی و خەباتی کوردایەتیە کە گوایە گەلێک تووشی چەرمەسەری و گرتن و ئازار و ئەشکەنجە بووە حەز ئەەکەم چەند وێزگەیەک لەو بەشەی ژیانی ئەو باسکەیت کە ئایا چەند جار گیراوە و دەست بەسەر لە زمانی شێخی نەمرا کە پەیوەندی ئەکا ئەوێ بە پێشمەرگە لەگەریانە لای شێخە ئینگلیز حەزی پێی نییە بوو زۆربەی وەخت تەحەڕی ماڵیانەکردن زۆرتی وەخت تەحەڕی ماڵیانەکردن تا چەند جارێکی تاڵانیان کردوون تاڵانیان کردوون یعنی ڕەمزی ئەو فترەی کە لەگەڵ شێخا بوو دائیمەن ئینگلیز بە چاوێکی سەی تەماشایانە کرد حەزیان لێی نەیە کرد دیارە ئەمانە خەڵکێک بوون کە ئاگایان لە هەر ئەوە نیە بڵێ ئاگایان لە کورد بووێ ئاگایان لە جیهانی ئەو سەردەمەش ئاگایان لە بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلانی تر هەبووە ئەمانە کاریگەری چۆن بۆ لەسەر ڕەمزی و لەسەر شێعرەکانی کاریگەریەکەی ڕەمزی هەر وەکو شاعیرانی پێشووتە چونکە هاوبەش بوون لە عینەن ئازاری یەکتری چ ئازارێ بەسەر نەتەوەکە تا هەیە نەسەوەی کووردا ئەو ئازارێش لەوانە هەبوو لەبەرەوە ئەو دوو ئازارە هەردووکیان چێژ هەردووکیان
هەستیان پێ ئەکرد چۆن بۆ خۆیان ئەلاوانەوە ئاواش بۆ ئەوانە لاوانەوە بەڵێ بەڵێ شعری زۆر لەو بوارە نووس بۆ ئەو هەیەی. بۆ بەڵێ گەلانی تر گەلانی بەڵێ. کوردی تا فیداکاری نەکەی ناوت بە بەرسی نابڕێ تا لە ماڵ و سەرنەبووری سەروەریت پێ ناترێ ڕۆح هەتانەی خەیتە سەردەست و بەرە و مردن نەڕۆی ئەی برا ناوێکی مێژوویت بە حەق پێ نابڕێ تا بە خوێنی ئاڵ و گەش چەند دەفعەیە ئاوی نەدەیت نەونەمامی باغی ئازادی ئەبەت بەرناگرێ تا هەسانی جەرگی جاسووسانی هۆزی لێ نەسووی تیغی جەوهەرداری هەوڵت موو لە دوژمن ناڕێ تا بەداسی ڕاستی پاوانی غەشپا کۆنەکەی گاگەڵی جاسووسی ئیستیعماری قەت لێ نابڕێ تا پزیسکی دوودڵی شەوقی لە ناوە دەرکەوێ قەت گڕی کوورەی نیفاقی ئەجنەبی دانامرێ ئاگری نەورۆزی ئاسۆی سربەخۆیی ئەی برا بێدڵۆپی خوێنی وەک بەنزینی میلەت ناگەڕێ میلەتێ ئاسۆی ژیانی خۆی بە خوێن سوور کردبێ تا ئەبەت فەوتانی هەرگیز بۆ نییە و قەت نامرێ. دەست خۆش ساکەرخان مامۆستاجان من دێڕێک شیعری مامۆستا ڕەمزیم خوێنەوە زۆر سەرنجی ڕاکێشام پێوی ئەڵێ لەگەڵ چاک و خراپە وا بە ڕەمزی تا لەگەڵ مردی لە دەوری تەرمەکەت ئیسلام و گاور چەشنی یەک بگرین ینی لەم شعرا بۆم دەرئەکەوێت دیارە ئەم وەکو ئەوەی کە خۆی ئیسلام بۆ مسلمان بووە و حاجیش بووە بێگومان ڕەمزی هەر لە زمانی عەلەکەوە بەڵێ کەریمی عەلەکەوە کە دراوسێ بووین لە یەک گەڕک بووین آخر هەموو بەڵێ تێگەی عیلاقەیەکی زۆریان هەبوو لە بینە هەمشۆ هەبوو لە بینیانە لە بینی مەلا مارف و لە بینی عەلەکە حتا حەمامی ئاوی حەمامی موفتی کە ئەهات ئەکرا بە دوو بەشەوە ئاوە پاکەکەی هیچ بەشێکی بۆ ماڵی عەلەکە ئەچوو بەشێکی بۆ ماڵی ئێمە ئەهات بۆ ماڵی ڕەمزی ئەهات بۆ ماڵی مەلا مارف ئەهات عەلاقەیان زوو اینجا باوکیشم بەتایبەتی لەگەڵ ئیسحاقی عەلەکە و لەگەڵ قەشەپەریە عەلاقەیەکی زۆریان هەبێ زۆر جار قەشەپەری ئەهات بۆ پرسیاری ئەکرد لە باوکم دەربارەی لە حتا لە ئینجیلیش کە ئەهات بەعزێ شتێ خوێنەوە بۆ باوکم ئەیگوو ئەمە ئێوە ڕەتان چۆنە بەرامبەری ئەم عیلاقەیە زۆر بوو لەبەن لە جێژنەکانە ئەوانە هاتن ئێمەژە چون بۆ باوکم بەتایبەتی ئێمە لەگەڵ خۆیانە ئەبرد ئەچوین بۆ کەنیسە عیلاقەیەکی زۆر هەبوو لە بینیانە و ئێمەش عیلاقەمان زۆر بوو لەگەڵ مەسیحەکانە بەتایبەتی مەسیحە فەنیی فوئادێ خۆشی هەروا بوو هەر گەڕەکەکەشمان گەڕەکی گاوران بووین ئێمە تێگەی ئەو دیمان گەڕێکی گاوران بوو کەنیسەکەی لێ بوو ئەمری مزگەوتی هەمزاغا بوو ئەجا ئەو عەلاقەیە هەر لە کۆنەوە هەبوو لە بینمانە حتا مەسیحە فەنی زۆر جارە هات بۆ ئێمە ئەیگوو ئێمە ئەمە ئیسحاق فەنی کە کوڕی عەلەکە بوو ئەیگوو زۆر جار مەتحی باوکە لای ئێمە مەسیحە فەنی خواعافی کای گێڕایەوە یعنی ئەو عەلاقەیان زۆر بوو لە بینە بەڵێ مامۆستاگیان ئەو کاتەی کە جەنابی شێخ خاڵ لە دادگای سلێمانیەوە دەگوازرێتەوە بۆ دادگای کەرکووک ڕەمزی هەڵوەستێکی بۆ ئەنووسێ کە تێڵێ فەلەک وەک شەرمەزار و ڕووسیابی خەجاڵەت باری دیوانی خودابی پەیوەندی شاعیر لەگەڵ جەنابی شێخا چۆن بوو جاێڕوانی شێخ پەیوەندی زۆر کۆنە هی زمانی مەلا مارفە هی زمانی حاجی شێخەمینە لەو وەختەوە ئەوان عیلاقەمان بەیەکەوە نەپچڕاوە هەتا ئەمڕۆژ ئێمە لەگەڵ شێعەلی و خواعافیکە لەگەڵ وشیار و لەگەڵ ئەوانە هەر نەپچڕاوە عیلاقەمان دائیمە بەیەکەوە بە قووەت بووە اینجا بەتایبەتی خاڵ شێم حەمەی خاڵ زۆربەی چوارشەممە و پێنجشەموان
چوارشەممە لەسەر پێنجشەموان عەسرەکانی کۆبوونەوەیان هەبوو لەگەڵ باوکمە لە ماڵی ئێمە دائنیشتن چێ بوو خوا عافیان کە ئەمە عافیان کە خاڵ بەڵێ خەتیب بەڵێ مەلا محەممەی کوردی شێخ مستەفای قەراخی مەلا محەممەی کوردی ئەمانە هاتن کۆبوون تقریبا 14-15 تۆفیق وهبیش ئەوە کە ئاهات بۆ سلەیمانی ئەنجا ئەم عیلاقەی لەگە باوکم هەبوو باوکم عیلاقەی بە زۆر خەڵکەوە هەبوو مەسەن یەکێ لەوانە کە عەلادین سەجادی وا عافیکە هەتا بەهاتە سلەیمانی بەبێ ئەمە چەند جارێکە بواە لەگە باوکمە لە ماڵی ئێمە کۆبوونەوەیان هەبووە و دابنیشتنایە و نانی نیوەڕوایان بە یەکۆ بخواردایە دوای ئەوە اینجا ئاچوو بۆ قەلەندەرخانەکە ئەخسیر عەلان سەجادی میوانی قەلەندەرخانیەکە بوو کە هات لەوێ ئەمایەوە هەروەها تۆفیق وهبی هەرچی وەختی هاتوێتە سلەیمانی بەبێ سەردانی ئێمە نەیهات باوکم داوەتیەکە داوەتی گەورەیەکە لە چی ڕەفیق و برادەرەکانی هەیە کۆیە کردەوە هەتا خوانە ئێوارەیەکیان بۆ دانا بۆ تۆفیق وهبی زۆر لە هونەرمەندان و گۆرانی بێژانی ئەو سایەن وەکو حەمەی بەکر و حەمە ساڵح و ئەوان هونەرمەندان یەکێک لەوانەش ویلیەم حەنا خۆی کەواتە کەسێکی خۆشوان و مەجلیس خۆش بوو مەجلیس ئازا بوو خۆی تۆفیق پێوتنی ئەم گۆرانیان بۆ برێن حەزم زۆر بەم گۆرانی هەیە بەسەن لە خڕی نێری ئەوەی بەسەن خۆی گردەکەی یارە ئەوانە خۆی ئەیوت لە پێشەوە ئەوانیش بوانەوت زۆر چێژی لێ هەرەگرت ئەما ئێوە تا درەنگ شەو درەنگ ئەنجا هەرێکە بۆ ماڵی خۆی بەڵێ مامۆستا لەگەڵ ئەم دیوانەی کە چاپ کراوە ئەم کۆمەڵە شعری تایە ئەڵێن گەلێ شعری مامۆستا ڕەمزی فەوتاوە بەڵێ خاری فەوتاکانی خۆی تا ئەم ئەخیرە خوا ئافریکا کەمالی برام زۆر سەری کردە سەری شعری ئەنووسیە چوین سەیرمانە کرد شعرەکەی نووسیوە لەسەر پارچەیە کاغەز تێژێ سەری نەکەی یا قسوێ ژێر دۆشەکەکەی ئەمانە کە هەڵ ئەگیرا و شتەکرا زۆر وای دایکم خوخمەوار نەبوو یا مەسەوەی کە ماڵەکەی پاگە کردەوە خوێنەوە نەبوو ئەڕۆیش ئەفەوتا کەمالی برام تی باوکە لە مەولاوە هەر شتێک نووسی بیە دەست من حەق نەوێ بەسەرەوە یا کە ئەیکەی بڵێ خستمە ئەوێ کەمالی برام هەمووی کۆوە کردەوە بەخوا هیوا هەبوو جارێەوە هەبوو ئەوە مفەکەرە نەبوو کە لێگە کردەوە پشتەکەی لە پشتی مفەکەرەکە شعرەکانی ئەنووسی کەمالی برامە چوو کۆیە کردەوە یانە هەمووی ئاوا لەم مینانە بۆ کۆوە کردەوە ئەو نەبووە بەخوا زۆر لە شعرەکانی فەوتە گەوری کردەوە پاراستنی هەر باو کەمالی برام هات زۆر وەکو میێمەڵ وا بوو بووی اینجا ئەو مەکتەبەی کە باوکم لە باپیرەوە بۆی مابەوە هەمووشی هینی دینی هەمووی ئەو مەسئول بوو لێی دەرمانی پێوەکردن نێهێ مۆرانە لێی بوان ئەیتر دوای ئەوە هەموویمان تەسلیمی هینی ژین کرد دەستان خۆش بێ ئازیزانی قەلەندەرخانە بەر لەوەی کۆتایی بێنین بە بەرنامەی قەلەندەرخانی ئەمڕۆمان ئەمێ زۆر سوپاسی کاک سەروەر کەماڵ ڕەمزی و مامۆستا فەوزی ڕەمزی بکەم کە هاوکاریان کردم لە دابینکردنی سەرچاوەکانە و زۆر سوپاسی مامۆستا بکەم مامۆستاگیان زۆر بەخێر بێ هیلاکمان کردی زۆر سپاس دەکەی زۆر سپاسی خاتوسەکان بکەم لەگەڵ تۆش مامۆستاگیان ئەمساڵتان زیاکە قوربانی مامۆستاگیان زۆر سپاسی هاوکارم کاک حەمید بکەم بە شعرێک کۆتایی بە بەرنامەی قەلەندەرخانە ئەهێنین تا دیدارێکی تر هەر شاد بن. ئەی دڵ تۆ دڵی جارانی مننی تۆ ئەو ڕەفیقەی ساڵانی مننی تۆ ئەو بولبولەی خۆشخوانی مننی تۆ ئەو هاوناڵەی شەوانی مننی تۆ لەکوێ و زەوقی جارانت لەکوێ ئەو زەمزەمەیەی ساڵانت لەکوێ ئەو دڵی جاران شەیدای وەتەن بوو پڕ لە کەڵکەڵە و سەودای وەتەن بوو عاشق بە هەردە و چیای وەتەن بوو دێوانەی ئاهووی سەحرای وەتەن بوو ئێستا نازانم
چی لێ بەسەر هات کەوتوتە کوێوە و وا لە کام وڵات ئەو دڵی جاران جێی دڵداران بوو جێی لەنجەولاری شەدەلاران بوو سەیرانگەی پۆلی گۆلعوزاران بوو منزڵگەی یاری و بەزمی یاران بوو ئێستا سوپای خەم وا دەورەی داوە ڕێگەی ڕزگاری ناوە بەلاوە